جارێکی دیکە ململانەی سیاسی لە ئێران لە سەرپۆستی سەرۆکۆمار و پۆستە گرنگەکانی ئەو وڵاتە سیاسیەکان و هاوڵاتیەکانی کردووە بە دوو بەشەوە. سیاسیەکانی گۆڕەپانی ئێستای سیاست لە تاران کە محافزکارەکانن دەیانەوێت وەکو 40 ساڵی ڕابردوو 4 ساڵی دیکەش بۆ خۆیان مسۆگەر بکەن. لە بەرامبەریشدا ڕەوتێک لە سیاسیە کۆنەکانی وڵاتە بەوتەی خۆیان دەیانەوێت ڕیفۆرمی سیاسی بکەن. 11 مانگە دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری ئێران کرایەوە و بڕیارە 16 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. یەکێک لە کاندیدا بەهێزەکانی هەڵبژاردن حوسێن دەهقانە کە یەکێکە لە دامەزێنەرانی سوپای پازاران و وەزیری بەرگری بووە. هاوکات ئایەتوڵڵا ئیبراهیمی ڕەئیسی کە نزیکە لە باڵی محافزکارەکان و ئێستادا سەرۆکی دەسەڵاتی دادوەریە کاندیدێکی دیکەی بەهێزی هەڵبژاردنەکانە. هەروەها پاڵەوراوێکی دیکە سعید محەممەدە کە بەرپرسی پێشووی ڕێکخراوی خاتەمولئەنبیا بوو کە زۆربەی پرۆژەکانی وەبەرهێنانی ئەنجام دەدا لە وڵاتەدا. ڕێکخراوەکە سەر بە سوپای پازارانە و سعیدیش بە عەقڵی ئابووری ئەو سوپایە دادەنرێت. چاوەڕوان دەکرا محەممەد جەواد زەریف کە لە دوو خولدا وەزیری دەرەوەی حکوومەتەکەی ڕۆحانی بوو خۆی بۆ هەڵبژاردنەکان کاندید بکات، بەڵام بڵاوبوونەوەی تۆمارێکی دەنگی نهێنی کە تێیدا ڕەخنە لە سوپای پازاران و قاسمی سولەیمانی دەگرت خستیە دەرەوەی بازنەی سیاست لە وڵاتەدا. لە نێو لیستی پاڵەوراوانی سەرۆکۆماری ئێراندا جارێکی دیکە ناوی مەحموود ئەحمەد نەژاد دێت کە 8 ساڵ سەرۆکۆماری وڵاتە بوو، بەڵام لە ئێستادا خۆی با ڕیفۆرم خواست دەزانێت، وەک خۆی دەڵێت دەیەوێت چاکسازی لە سیاسەتی ئەو وڵاتەدا بکات. چاودێرانیش دەڵێن لەگەڵ بێهیوایی هاوڵاتیان لە گۆڕانکاریەکان و سەختی دۆخی ئابووری، بەڵام چاوەڕوان دەکرێت ململانەیەکی تون لە هەڵبژاردنەکاندا لە نێوان دوو بەرەی ڕیفۆرم خواز و محافزکارەکاندا بەڕێوە بچێت.